ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز مناوەڕە تۆفیقم لە ئەڵقێ پانۆراما پێتان گەیشتنەوە بۆ قسە باسکردن لەسەر تعریب و مەترسیەکانی سەرکورد بە تایبەتی لە ناوچە دابڕێنراوەکان یاخود کێشە لەسەرەکان. ماوەکانی ڕابردووی ئێستاش لێشاوی تعریب لەو ناوچانە بە شێوازێکی زۆر خێرا و بە زۆر بەربڵاو سەری هەڵداوەتەوە. بێگومان ئەم لێشاوە پاڵپشتێکی باشی هەیە لەلایەن عەرەبە شۆڤێنیەکان، لەلایەن ئیدارە و بەرپرسانی ئێستای کەرکووک و ئەو ناوچانەی دیکە کە بە ناوچەی کێشە لەسەر ناوەبرێ. کورد دەبێت لەم ڕۆوە چی بکات و چۆن هەم زەویەکەی خۆی بپارێزێت، هەم بوونی خۆی لەو ناوچانە وەکو چۆن لە ڕابردوودا هەیە لە ئێستا و داهاتووشدا بە شێوەیەشی باش پارێزگاری لێ بکات. کێشەکانی بەردەم کورد چییە؟ کێ هەوڵی تعریبکردنی و ناوچانەدا؟ پاڵپشتیەکان چێن؟ هەرێمایەتی چ ڕۆڵێکیان هەیە؟ ڕۆڵی بەغدا و ڕۆڵی حکوومەت هێرێمی کوردستان لەم بارەیەوە چۆنە بێت لە داهاتووە لە ئێستادا؟ ئەم شۆ گفتوگۆکەین لەو بارەیەوە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم کاک حەسەن گەرمیانی نوێنەری کورد لە ئەنجومەنی پێشووی پارێزگای سەلاحەدین بەخێربی. کاک حەسەن سوپاس دەکەم. هەروەها کاک حەسەن عەلی یاساناز کە لە شاری کەرکووکەوە جەنابیشیان لەگەڵمان نابن. کاک حەسەن سوپاس دەکەم کە لە ستۆدیۆکانمان لە کەرکووک ئامادەی لەگەڵمانە. سوپاس بۆ جەنابیشم. کاک حەسەن با لە بەڕێستەوە دەست پێ بکەم، دیارە پرۆسەیەشی بەرفراوانی تعریب لە ئێستادا بە عەقڵێکی توندی شۆڤێنی لە ناوچە کوردیەکان و ناوچە کێشە لەسەرەکان ئێستا بەڕێواچێت. ئەم پرۆسەیە ئەگەر ئاوها بەردەوام بێ مەترسیەکانی بۆ سەر ئایندێ و ناوچێت چۆنە بێ؟ کاک هاوڕێگان سوپاس بۆ کەناڵە بەڕێزەکەتان. دیارە بەڕاستی پرۆسەی تعریب ئەگەر ئێمە دووسێهەنگاوە بچینە دواوە هەر لە وەختی وزارەتەکەی یاسین هاشمی 1936 کە پرۆژەی کەرکووکی بەرهەم هێنا بۆ ئاوادانکردنەوەی ئەو ناوچەی حەویجە کە ناوچەی حەویجە کاتی خۆی شوێن هەواری زستانەی هۆزی داودە و هۆزی ئیسماعیل عوزێری بووە. ئەوە لە گرتەیەکی ڤیدیۆیی ڕەوانشاد مامجەلا لە زۆر تەکید لەسەر یەکاتەوە. جا بۆیە دوایی عەرەبی عوبێدیان هاورد لەوێ نیشتەجێیان کرد بە ئاگاداری مەلیک مەحموودی نەمر. ئەو کاتە ئێستاش لە لای خێڕی عاسی ئەگەر نمەک بیان گری ئاڵاکەی شێخ مەحموودیان لەلایە ئیجازەیان لە خاوەنمار خواست کە بیان لەوێ نیشتەجێ بن، کە وەکو کوردستانیەک بیان لەوێ نیشتەجێ بن. بەڵام بەداخەوە ئەوان هاتن وەک ڕەوی کولە ناوچەکەیان هەموو داگیر کرد. بەوەشەوە نەوەستان ئێستا لە کاتی سەدامی گۆڕبەگۆڕ و حزبی فاشی بەعەس بەڕاستی بەرنامەیەکی زۆر خست و چڕی پیادە کرد لە ڕووی تعریبەوە، ئەوش بە دوو مادە، مادەی مەجلسی قیادەی سەورە و مادەی لژنەی شؤونی شیمال زۆر هەوڵدرا لە چوارچێوەی مادەی 140 بۆەوەی ئەو مادانە هەڵبۆشێنرێتەوە لەبەر ئەوەی بە زۆری زۆردارەکی بە هێزی چەکداری بەعسیانە ئەو وەختە هەموو کوردی ئەو سنوورانیان دەربەدەر کرد، بە تایبەت مەنتقەی هەفتەغارەکانی لای ئێمە، ناوچەی کاکەیی، ناوچەی سەرگەڕان و ناوچەی پەڵکانە و گوندەکانی دەوروبەری و هەروەها ناوچەی خوارووی کەرکووک، یایچی و تۆبزاوە و تڕکەڵان و حەمزەلی و بەشێک لە بەشیر و بەشێکیش لە تازە خورمات و هەروەها لە مەنتقەی لەیلانیش چەندین گوندی کوردی و تورکمانیان دەربەدەر و ئاوارە کرد. پرشکی تعریب هات تا سەروی تا ملەی پێش ئەوەی بگەیتە قەرهەنجیر تا ئەوێ هات و بەشێک لە دەشتی ساڵەی و دۆڵی بیبانی و ناوچەکانی دارەمانشی گردەوە. لە خواروشەوە ئێمە تایبەت بە کەرکووک دوای لە ئەترافی دووس خورماتوش بەڕاستی لە دووس خورماتەوە تا کەرکووک 24 مجەمەعی عەرەبی کۆمەڵگای عەرەبی تعریبی هێنا بە درێژایی ئەو مەشروعڕێیەی کە کەرکووک باسمان کرد لە سەرەتای باسەکەمان لەلایەن یاسین هاشمیەوە، هەموو ئەوە بە پشتێنەیەکی عەرەب دەوروبەری کەرکووک و سنووری خورماتوو درا بۆ ئەوەی گۆڕینی دیموگرافی دەرکردنی کورد و دەرپەڕاندنیان لە سنووری لیوای کەرکووکی جاران و نیشتەجێکردنی عەرەبەکانی شمەر، ئەلبوڕیاش، ئەلبوعەلگا، ئەلبومحارەزە، ئەلبوحنێحن، ئەلعوبێد، هەموو ئەم عاشرەتانیان بەڕاستی هاورد لەو سنوورانە نیشتەجێیان کرد. عەرەبی دەوروبەری کەرکووک نەبوو، عەرەبە دراوسەکانی خۆمان نەبوو. مەسەسێمە لە سنووری دیهاتەکان ئێمە عەرەبی ڕەسەن هەیە دراوسێمانن، عەرەبی ئەلبوفەرجە، عەرەبی ئەلعەزەیە. کاک هاوڕێ یەک کێشە وەختی خۆی سەدام حوسێن سێ لە ڕئیس عەشرەتەکانیانی سجن کرد
قبولیان نەکرد بێن زەوی کورد داگیر بکەن یعنی ئەوە شانازیەکە بۆ ئەوان تا ئیسەش ئێمە هاتوچۆ تێکەڵاویمان هەیە ئەو ڕۆژە لە کۆبوونەوەیەکی لیژنەی ئەمن و دیفاع بۆ کەرکووک هاتن لە مەقەر متقدمی لای سەعد حەربیە بە خالد مفەرجی بوو چونکە خالد مفەرجی یەکێک لەو عەرەبانە لە سنووری ئێمەیە تا ڕەسەنەکان پێم وتم خالد مفەرجی بحظك ببختك انت المفرج هاني داوديه بوقت نشان اكو عربي واحد بديرتنا اسمه ابو علقه بلام لبروي وهاتوا بدم كوبكات وهاله بردم هرمتي هالبجاردنا وتم ملاتي كلنا عراقيين وتم صحيح عراقيين بس ما يصير عراقي ظالم وعراقي مظلوم جابوا يعني براستي ام عربانا لشون خويانا وهنايا ليراكا كوكراونا معنا هنايا ليرين اشتشيان ياكل اما انا دواي بروسي ازادي دارا لعراقي يقرتو فيدراليا براستي مادەی 58 دەستوری کاتی هەبوو دوایی گۆڕایەوە بۆ مادەی 140 دەستوری هەمیشەیی لەو مادەیە چارەسەرکردنی بۆ ئەم ئەرزانە داناوە بە تایبەت نوری مالیکی لە 2012 بڕیاری 29 دەرچوان هەموو ئەو قەرارانەی بەعس هەڵەوەشێنێتەوە تایبەتە بە لەژنەی ئەمنی شئونی شیمال بەڵام بەداخەوە ئێمە وەکو پێویست کورد نەبە یەکگرتووی نەبە بەرنامە ڕێژی نەوەک ستراتیجێکی بەرژەوەندی باڵای نەتەوەی کورد کارمان لەسەری کەواتە هۆکارەکە کە حەسەن کورد خۆی بووە کەوای کردووە نەیتوانیوە ئەو پشتێنەی کە عەرەب لە ڕابردوو دروستی کردووە لە ئێستاشدا بیسڕێتەوە یا کاڵی بکاتەوە پشتێنە عەرەبە شۆڤینی دوای 2003 بە ئەمری واقع ئێمە شوێنەکانمان دەستکەوتەوە بەڵام دەرەنجامی ڕفراندۆم و دەرئەنجامەکانی هەڵی سیاسی خۆمان وای کرد ئەو هەڵە سیاسیانە جارێکی تر عەرەبەکان بگەڕێنەوە و سوڵتەی ئەم سنوورەی وای زانی ئێمەی کورد هتلەرین و لە شەڕی عالەمی دووەمە شکاوین شوێنەکانمان داگیر بکەن هاتنەوە بەگەلە کۆمەکێ بە بەرنامە ڕێژی بە تایبەت ئیدارەی ئێستای کەرکووک ئەوەی سەدام نەیکرد ئەمان جێبەجێیەکەن زۆر بە عاقلانە زۆر بە لەسەر خۆ بێ ئەوەی کورد و تورکمانیش کە ئەوانش وەکو ئێمە بەرامبەر ئەوە بوونەتەوە ئەگەر بە ئاگان نێنەوە بەڕاستی ئەگەر بە ئاگان نێنەوە جاران ئیدعای ئەوەیانە کرد ئەیانوت ئێمە لە سژنی 57 لە مەرکەزی کەرکووکە 142 ئەکسەریەتین وە کورد لە مستەوای لیوای کەرکووکی جاران لە ڕووی ئیداریەوەی ئێمە ئەکسەریەت بووین لە 57 بەڵام ئەگەر بەم خەمساردیە هەم کورد هەم تورکمان لێی بخەوێ بەڕاستی ئەوان بە تەبیعەت عەرەب خۆی زیادەکە جاران حەویجە 50 تا 100 هزار کەس پیساکە نیو میلیۆن کەسەکان زۆر زۆرەوە کوردە حیاتەکەی خۆش ماندوو مناڵێ بێ کاکە زیڕاکە وازانێ خوا ڕزقی نایە کاکە ئیش پەنجاب مناڵی هەیە کاکە بە تەبیعەت ئەمە زیاکە و گەشاکە و هەرچی عەرەبی منطقی دووس خورماتوو هەیە بە تایبەت دێهاتەکانی بەیاد سلێمان بەگ ئامرلی نەگەڕاونەتەوە ئێستا گشتی لە کەرکووک نیشتەجێ بۆ ئۆتۆماتیکی کاک حەسەن ئێمە هەمیشاڵین کورد خەمساردە کورد جۆ نایەتێ کورد یەکگرتو نییە ئێ باش ئێمە کەی ئەم خەمساردیەوە لایەنین کەی گەرم و گوڕە بین بۆ پاراستنی ئەم ناوچانە کەی یان ئێمانەوە یەکگرتو بین بەرامبەر بەم عەقڵیەتە شۆڤێنیی کە ئەیەوێت هەم خاکیشمان زەوتکە هەم ینی خۆشمان وە دەرنێ لەو خاکی کە ئێمە هی باوە باپیرانمانە بەڕاستی کاک هاوڕێ خۆشبەختانە خەڵکی سنوورەکە پیاوانە هاتنۆتە دەست ئێمە پندێکی گەرمیانیمان هەیە ئەڵێ مریش خۆی خۆڵ ناکاتە سەر خۆیان کەس خۆڵ ناکاتە سەریا دروستە ئەمڕۆ خۆشبەختانە ئەمڕۆ لە گوندی گابڵک لە مقاتعی چوار عەرەبە شۆڤێنیە تعریب چیەکانی وەختی سەدام حوسێن بە پاڵپشتی سوڵتەی ئێستای سیاسی کەرکووک دەرچوو بوون بۆ سەر ئەرزێک ئەرزەکە بە تاپۆ ئەگەڕێتەوە بۆ خەڵکی دەیەکە بە پێی نیزاعاتی مولکێ بۆیان گەڕاوەتەوە دەرچوونە بۆ ئەو شوێنە بەڵام زۆر پیاوانە زۆر جوامێرانە بە یەکگرتووی بەرامبەریان یان گرتووە نەیان هێشتا بگەنە سەر ئەرزەکانی ئێوەمای خۆشحاڵیە بەڕاستی ئەمە لەلایە لەلایەکی تر ئێمە لە ماوەی ساڵی ڕابردووە ئاوایی فەریقی هەفتەغار بەڕاستی بە هیممەتی خەڵکی سنوورەکە توانرا بەباشی پێشیان بگرین بەڵام کاتی خۆی لیوانەجاحێکە بۆ ئامر لیوای بیستی شورتەی اتحادی بەداخەوە 6 سەعات دوو عەرەبە ئەلبوو عەلگە و ئەلبوو محارزەکانی هاورد لەوێ نیشتەجێیان کرد بە بەرتیل خواردن و محافظی ئێستاش بە غیابی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بڕێک پارەی لە بودجەی تایبەتی تەواری بۆ گەڕانەوەی نازحینی دەستی داعش
هاتووە ئەمانەی پێگەڕانێتەوە سوء ئیسفادەی کردە و بۆتە کێشەیەک لەم 3 ساڵی ڕابردووە ئێمە دەیان جار تووشی دەرگیری هاتوین بەڵام خۆشبەختانە خەڵکەکەمان توانیمانە بە یەکگرتووی و پار لە 3ەم ڕۆژی جەژنی قوربانە 2/8 100 ماڵی تریان هێنا بتێرن لە بەرامبەر گوندی کولیتەپە و مەفرەقی حەفتەغار عشائێری ئەلبوحێنێحن و ئەلبوڕەیاش بوندایان گرن 2000 جوتیاری سنوورەکە و ئێمە خۆشمان شوینە مەیدان لەگەڵیانە بەڕاستی بەرمان لێیان گرت یەک لیوای شورتەی اتحادی هات بە ئەنواع هین تەقییان کردە سەرمانە بڵاوەمان لێ نەکرد و ئیجباریانمان کرد ئەوانەمان گەڕانەوە بەڕاستی و دوای ئەوەش مەساح عینەن وەکو ئەمڕۆی گابەڵک مەساح و ئەو زراعی کەرکووک ئەوانە هاتن بۆ گوندەکەی ئەمە لەوێ بە هەمان شێوە بە دۆشکە تەقییان کرد سەرمانە بە بیکەیسی بە کلاشینکۆفیش وتما بمان کوژم کاکە ئەرزی خۆمانە و هەر مەرگێکمان لەسرە ئێمە دەبارە سەر ئەرزەکەمان بمرین جا بۆیە بەڕاستی جێی دەستخۆشیە و ئێستا بۆ ئاگاداریت کاک هاوڕێ ئێمە کورد جوتیارێکی کوردی دەی مەنسوورمان ئاوای مەنسوور کە هاو تەنیشتی ئێمەیە لەو شەڕانەوە بە شکایەت لە عربەکان لە دژمان ساکەت 4 مانگ سژنە لە تەسفێراتی کەرکووکە ئەکان بابعالی لەسەر ئەو مەسەلەیە 4 مانگ حکمەی ساکە زۆر باشەکە حەسەن دێمە خزمەت جەنابەت بۆ کۆمەڵێک باسی دیکە بە تایبەتی مەسلەی داعش و مەسلەی ڕفاندنی هاوڵاتیان لەو ناوچانە و کۆمەڵێک لایەنی دیکەی ئەمنی کە ڕوئەدا ئەمەش تا چەند کاریگەری هەیە بۆ کورد لەو ناوچەیە دوای ئەوەی کە لەگە کاک حەسەن عەلی قساکەم لە کەرکووکەوە کاک حەسەن ینی هەمومانە زانین کێشەی ناوچە کێشە لە سەرەکان یاخود ناوچە دابڕێنراوەکان بە دڵنیایی بوعدێکی یاسایی هەیە لەوەی کە بوعدێکی سیاسی و مێژوویشی هەیە وەکو مێژوویەکە کاک حەسەن باسی کرد لە ڕووی یاساوە و لە ڕووی دەستورەوە ئەوەی کە هەیە لە دەستوری عراقیە مادەی 140 بۆ یەکلایکردنەوەی ئەم کێشانە بەڵام هۆکارەکە ئەوەیە کە تاوەکو ئێستا هۆی چییە کە تاوەکو ئێستا مادەی 140 وەکو خۆی ئەوەی کە لە دەستوری عراقی داهاتووە بە ڕەزامەندی هەم لایەنی عراقی هەم لایەنی هەرێمی کوردستان و هەم بە دەنگدانی سەرجەم خەڵکی عراق بۆ ئەم مادەیەش لە چوارچێوەی دەستوری عراقیە وەکو خۆی جێبەجێ ناکرێت کێ بەرپرسە لەوەی کە لە ڕووی یاساییەوە نەتوانراوە ئەم مادەیە جێبەجێ بکرێت بە تەواوەتی دەست خۆش سڵاوم بۆ جەنابەت بۆ بینەران و بۆ میوانە بە ڕێزەکەت دیارە ئێمە گەرباز لە کێشە و گرفتەکانی زەویزاری جوتیارانی کورد بکەین دوو لایەن لێی بەرپرسارن ڕەنگە بەشێکی لەو کەم و کورتیانە بکەوێتەوە سەرشانی کورد لەبەرەوەی لە دوای ساڵی 2005 و پەسەندکردنی دەستوری هەمیشەیی عێراق پێویست بوو کار لەسەر مادە و بڕگەکانی مادەی 140 بکرێ و هەموو فشارەکان لەسەر ئەوە بکرێت کە هەرسێ قۆناغەکەی ئاساییکردنەوە تەطبیع و ئەحسا و ئستفتا جێبەجێ بکرێ و تاوەکو ئێستا یەکەم قۆناغی کە تەطبیع و ئاساییکردنەوەیە ڕووی نەداوە کە گێڕانەوەی ئاوارەکان و لابردنی عەرەبە هاوردەکان و دواتر گەڕانەوەی ئەو قەزا و ناحیانەی کە لێی لابراوە لە کاتی حکوومەتی بەعەس بەداخەوە لە ماوەکانی ڕابردوو کورد ئەیتوانی کۆمەڵێک هەنگاوی باش بنێ یەکێ لەوانە کە کێشەی زەویزارەکانی کەرکووک و ناوچە دابڕاوەکان ڕەبتی ڕاستەوخۆی هەیە بە وەزارەتی زراعە پێویست بوو کورد یاخود حزبە سیاسە کوردیەکان واز لە بەرژەوەندی حزبەکانیان بهێنن و دەست بۆ بن کە هەرچۆنێک بێت لە بەرامبەر دوو وەزارەتی شاتەنهایەک وەزارەتیان وەرگرتایە کە وەزارەتی زراعە بوو ئەیانتوانی زۆر گۆڕانکاری بکەن ئاخر کاک حەسەن ینی لەسەر زەویە ڕاستەکانی خەڵکراوە زۆر کەسی دیکەی سیاسی و لایەنەکانی دیکەش ئاماژەی پێدەن بەڵام خۆ ئێمە بۆ نمونە لەم کابینەی مستەفا کازمی ینی وەزارەتی دادمان هەیە ینی ئەگەر هەڵە نەبم ئێخۆ وەزارەتی دادی ژیانی کووردە ئێخۆ زۆر جاریش هاوارەکرا کێشەی ناوچە دابڕێنراوەکان یاخود کێشە لە سەرەکان ئەبێ زۆری لە وەزارەتی دادیەک لا بکرێتەوە ئێخۆ ئەمەش نەکرا ئێکەواتە ئەگەر وەزارەتی کشت و کاڵیشمانە بووە عینی حسابە بوو وایە نا خۆی هەردوو وەزارەتی داد و وەزارەتی زراعە پەیوەندیدارن بە ئەم بابەتە ئەگەر هەردوو بەیەکەوە بێ بەدڵنیایەوە توانە ئیشی زۆر باش بکرێەوە لە ماوەکانی ڕابردوو بازەوە کرا کە بەڕێوەبەرێکی گشتی کە باوشی بەرپرسێکی باڵای بەعز بووە هەموو ماتەڵەیەکی کردووە بۆ ئەوەی کە ئەم زەوی کشتتوکاڵانە نەگەڕێتەوە بۆ خاوانەکانیان و لەگەڵ ئەوە ئێمە ئازایی زەویەکانی زەوی کشتتوکاڵی لە کەرکووک بەشێکی زۆری
ئەتفا کراوە و کوژێنراوەتەوە بە ناوی وەزارەتەکان و ئیدارەی مەحەلی و پارێزگا و شوێنەکانی ترەوەن وەک بە شێوازێک لەسەر ئەوە ماوەتەوە و عەقدیان بۆ نوێکراوەتەوە بۆ عەرەبە هاوردەکان ئەکرا لەسەر هەمان ئەو زەویانەی کە تاپۆی خەڵکەکە خۆی عەقدی لەسەر بکرایەتەوە بۆی ڕێگە بۆەوە نەدرێ ئەم عەقدانە تازە بکرێتەوە و ئێستا ئەوەی کە ماوەتەوە پێویستە کورد یەکگرتوو بێ و بەیەکەوە کار بکا بۆی کە ئەم ئاسەوارانەی کە لە ڕابردوو لەسەر تعریبی ناوچەکە ماوە ڕای بگرن و بەداخەوە لە دوای 16 ئۆکتۆبەر و لێکەوتەکانی ڕیفراندۆم کۆمەڵی کێشەی تری زۆر ڕووی لە کەرکووک و ناوچە دابڕاوەکان کردو بە لێشاوێکی زۆر خەڵکی عەرەب ڕووەکاتە ئەم ناوچانە و دواتر لە ماوەکانی پێشوو لە ناوڕاستی مانگی یەک لیژنەیەکی پەرلەمانی پێکێنرا بۆ یەکلاییکردنەوەی کێشەی زەوی کشتگواڵەکان زیاتر لە 100 کەسایەتیان بینی کە کێشەی زەوی و زاریان هەبوو دواتر ڕاستپاردەیەکیاندایە سەرۆکایەتی پەرلەمان و بڕیاریاندا هەموو جموجوڵێک و گێڕانەوەی زەوی بۆ عەرەبە هاوردەکان یاخود جێبەجێکردنی ئەو فەرمانانە کە بۆ عەرەبە هاوردەکان دەرچووە ڕابگیرێت و ئۆپراسیۆنی باڵای ینی عملیاتی هاوبەشی کەرکووک ئاگدارکرایەوە کە پاڵپشتی هیچ کەسێک نەکەن بۆ ئەم بابەتە بەڵام بەداخەوە تاوەکو ئێستا لێرە و لەوێ و پارێزگاری بە وەکالەتی کەرکووک و زۆر هێزی تر کار لەسەرەوەکەن کە ئەم تعریبە درێژەی هەبێ و کار بۆواکەن کە عەرەبە هاوردەکان بێنەوە دیارە ئەمیش کۆمەڵێک بەرتیل و ڕەشوە و محاباتی تایە بۆی کە کار لەسەرەوەکەن بە هەر شێوازێک بێت سوود لەم بۆشایی حەسەن لە ڕووی یاساییەوە ئەتوانرێت لە دادگاکان بۆ نمونە سکاڵات تۆمار بکرێت لەسەر و بەرپرسە باڵایانەی کەرکووک یاخود ناوچە کێشە لەسەرەکان کە ئەم جۆرە هەڵسوکەوتە نایاسایەنەکەن بەرامبەر بە خەڵکی ڕەسەنی ناوچەکە ئەکرێت ئەمە وارە دەشتیوە بە دڵنیای واردە لەبەرەوەی ئێمە لیژنەیەکی پەرلەمانیمان هەیە و قەراری دەرکردووە ئەو لیژنەیە ناکرێت پێچەوانەوە کار بکرێت تاوەکەوان نەگەنە ئەنجام و دواتر ئەنجامەکەی لەلایەن لیژنەیەکەوە کار بۆ چاکردن یاخود دۆزینەوەی حەلێکی گونجاوەکەن لەسەر چۆنەتی چارەسەرکردنی ئەم کێشە هەڵواسراوانی کە پەیوەستە بە زەوی کشتوگاڵی و ئەو کات لە کاتی کابینەی مالیشی لە ساڵ 2012 بڕیار دەرچووە بۆ هەڵۆشانەوەی ئەم زەوی و عەقدی زەوی کشتوگاڵەکان کە لە سەریان کراوە و لە مادەی 140 دەستورا بەڕوونی ئاماژە بۆ کراوە ئەبێ ئەم تعریب نەمێنێ بگەڕێنەوە شوێنی خۆیان و جوتیارە کوردەکان بێنەوە سەر زەوی و زاری خۆیان بەڵام جێگەی داخە لە وڵاتەیەمە وەکو پێویست کار لەسەر جێبەجێکردنی یاسا و دەستور نەکراوە هێز و بوونی گروپی چەکداری و ململانێ و کۆمەڵێ شێوازی جیاتر بەکارێنراوە بۆ بەدەستێنانی دەستکەوتەکان زۆر جار ئێمە قەزیانەکانیش لە بەغداد کە قسەکانی شێ پێڕم بۆ ئەم قەزیانەوە تا چوارچێوەی یاسایی هەیە و مادەی دەستوری شەیە بەڵام هەندێک جار هەر خۆمان وەکو کورد ینی وەکو بەرپرسانی باڵای کورد پەنامان بردۆتە هەندێ بەر هەندێک چارەسەری چۆنەڵێها عەشایری یاخود ڕێکەوتنی کاتی ئەمانە پێ دوایە ینی چارەسەری بنەبڕی ئەم کێشاناکە یاخود ئەمە بەس کاتی ئەم چارەسەراناگەر بژبێت دیارە کوردێک کێشەی گەورەی هەیە لەگەڵ یاسا زۆر ڕانەهاتووە و هەمیشە کاری بە عیلاقات و پەیوەندی کراوە بۆ نمونە کەسایەتێک لە شوێنێک بەرپرسە لە ڕێی پەیوەندیەکەوە یاخود سەردانێکەوە بابەت و کێشەیەکیان ڕاگرتووە بۆ ماوەیەک دوای هاتنە سەر کاری کەسێکی تر بۆ ئەو پۆستە ئەو کێشەیە دووبارە سەر هەڵەداتەوە و هیچ کێشەیەکی بنبڕ چارەسەر نەکراوە هەمووی بۆ بەنج بووە بۆ ماوەیەکی کاتی و ئێستا ئێمە خاوەنی یەکێک لە پۆستە باڵاکانی عێراقین کە سەرۆکایەتی کۆمار و حامی دەستورە پێویستە ئەویش تەداخلاتی هەبوایەوە کاری بکردایەوە بە مەیدانی بە هاتایەتە کەرکووک بۆ ئەوەی کە ئەم بارودۆخە ببینێەوە لەگەڵ هەموو لایەنەکان دابنیشتایەوە کێشە و گرفتەکانی بە جوانی چارەسەر بکردایەوە تا بیتوانێت بۆ ئەم کێشانە بە شێوازێک چارەسەر بکە کە دووبارە نەبێتەوە ئێمە ئاسانین کە سەرۆک کۆمار ڕۆڵی کارای هەیە ئەوە بەشێکە لە دەسەڵاتی جێبەجێکردنیش لە عێراق بەڵام بەداخەوە تاوەکو ئێستا مانگاوانە بەم شێوازە ماونەوە و جێگەی نیگەرانی هەموو ئەوانەی کەرکووکن بە گشتی و جوتیارەکان بە تایبەتی چونکە لە دەستدانی خاک واتە لە دەستدانی نیشتیمانەکەەوە خۆشمان باش سوپاس دەکەم دێمەوە خزمەت جەنابەت کاک حەسەن عەلی کاک حەسەن ینی بۆ نمونەوە تا کاک حەسەن عەلی ئاماژەی بە لایەنە قانونیەکە کردووە زۆر جار ئێمەی کورد
ینی بۆ نمونەوە تا وەکو لەویشم پرسی چوارچێوە دەستوریەکەمان هەیە و مادەی یاساییمان هەیە و قانون هەیە ئەتوانین پەنای بۆ بەرین و دادگاکان هەیە و لەگەڵیش دادگای فیدرالی هەیە لە عێراقا کە ئێمە ئەگەر بۆ نمونە دادگای ناوچەکان مافەکەمان بۆ وەرنەگرێتەوە دادگای فیدرالی هێتۆچی تا نادەی لێوێ بەڵام سەرڕای هەموو ئەم ڕێگە یاسایانە ئێمە ڕێگا کورتەکانمان گرتوۆتە بەرەو کاک حەسەن ئەڵێ ینی چارەسەری کاتی یاخود بەنجی کاتیمان داوە بەم مەسەلانە کە بەرپرسەکانی ئەوەی کە لەسەر کارن دواتر لا دەچن یعنی دەبینی کێشەکان سەر هەڵێنەوە ئێمە باشە بۆ ڕێگە قانونیەکان ونەکەین بۆ پەنابینە بەر چارەسەری کۆمەڵایەتی یاخود نزیشی لە لایەنەکانی دیکەەوە هۆکارەکەی چییە؟ لێرەوە سڵاو بۆ هاوڕێم کاک حەسەنی یاساناس من لە ژنەکانیەوە دەست پێەکەم ڕاستە ئەوەی کاک حەسەن فەرمووی ئێمە لەژنەی ئەمن و دیفاعی پەرلەمانی عێراق هاتە مەقڕی متقدم لە وەختە سعد حەربێ بوو من یەکێک بووم لە ئامادەبووان نزیک 100 هاوڵاتی عەربی تەعریب و کوردی خاوەنزەوەکان لێوە بووین لە ڕووی قانونیەوە لە ڕووی قانونی ئاسمانیەوە لە ڕووی خاوەندارێتی بۆ ئەرزەوە هەموو بە لژنەکەمان سەلمان کە ئێمە لەسەر حەقین بەڵام ڕاستە کاک حەسەن ئێمە ممارەسەی حقوقی خۆمانمان نەکردووە لە ڕووی یاساییەوە لە ڕووی ئیعلامیەوە لە ڕووی خەباتی شارستانیەوە یعنی ئێمە زۆر جار مەسەل ئستا لەسەر ئەو لژنەیە تەوسیاتی دەرکردنەک قەرار هاوڕێم کاک حەسەن ئەڵێ کە لەسەر ئەساسی خاڵی نۆی قەرارەکە بڕیاری 5276 لە 28/4 لەلایەن زراعی کەرکووکەوە دەرچووە بۆ هەموو بەشەکانی زراعی سەرگەڕان لەیلان بز یایچی داقووق شوان هەموو ئەمانە تەرەیوس بکرێت لە هەموو ئومورێکی ئیداری پەیوەست بە عەقد لە ناوچە جێناکۆکان بەڵام بەداخەوە ئەوان هەروەکو لە سەرەتاوتم قەزەکەیان بە سیاسی کرێگوێ بە قانونی نادەن بۆیە یعنی بەڕاستی ئەوان پاڵپشتی ئەمر واقعیان هەیە هێزیان بەدەستە منجا ڕۆژێکیان فەریق سعد حەربێ لێمی پرسی وتی مەلا ئێوە 13 ساڵ حکومتان کرد لە کەرکووک بۆ ئوموری قانونی و تاپۆ و سەنەدات و عقودی خۆتانتان لە بەغا چارەسەر نەکرد ڕاستە ئەکراش ئێمە چی بڵێ خۆ چۆکدا نادەم و بڵێم وڵا خەتای ئێمەیە لە بەردەم ئەوە وتم کاکە تۆ خەڵکی ناسریەی نخێبیش لە زمنی مادەی 140 وەختی خۆی دراوە منتقەی ئەنبار و داگیر کرا بەڵام ئێمە و ئێوەش هەر هەمان کێشەمان هەیە بەڵام ئێوە چەکتان بەدەسە عەرەبی سونە پێتان ناوێرێ ئێمە چەکمان لە دەست نەماوە عەرەبی سونە پێمان ئەوێرێ و ئازانن دۆڕاوی حەربین هاتنتە گیانمان بەڵام ئەوەشە بەڕاستی من کۆمەڵی پێشنیازم لەلا بووە بە حکمی تەجروبەی خۆم لەبەرەوەی دیەکەی من عەرەبی تایە ساکە ئیسە کێشەمان هەیە زەویەکانی ئێمە 3 ساڵە ئێمە لە محاکمی قەزای داقووقا 3 مەحامیمان گردووە دەیان کێشەی شەڕەدار و ئەوانەمان توش ئێوە خۆتان وەکو کورد وەکو هاوڵاتیانی مەدەنی لەوێ ڕێگە قانونیەکەتان گرتوتە بەر گرتومانتە بەر بەڵام ئەمە بە جوتیارێکی کەم دەرامەتی ساڵێک هاتەوە 4 ساڵ نەهاتە هیچی بۆ ناو ئێمە ئێستا ئەرزەکانیشمان لەدەستداوە بە سیاسی مەسەل هەردوو حیزبە کوردیەکە یعنی بەڕاستی من پێشنیازەکەم ئەو تعریبەی کە ئیسا بەو بەرنامە جاڵجوڵەوە کە یەخرێکە جێبەجێیەکەن ئەبێ ئەحزابی کوردی کاورەداوایان لەکەن ینی بەڕاستی یەکەم کار لەسەرەوە بکەن ڕابطەیەکی جوتیاری بەهێز دروست بکەین لە سەرگەڕان و ئەو دێهاتەنەوە دەست پێ بکە هەتا کۆتایی منتقەی دووس خورمات و ئەم ڕابطەیە و خۆیان خۆڕسک دروست بووە خۆی دیفاع لە خۆیەکە بەڵام ئەگەر ڕێک بخرێ باشترە ئەمە یەک دوو داوا لە کوردی کەرکووکەکەن ینی بەڕاستی هەموو پاڵپشت بن لە براجوتیارەکانی دێهاتەکانی سنووری چەخماخە دێهاتەکانی پەرکانە گابەرەک دێهاتەکانی ئاوایی فەریق دێهاتەکانی ئەلبوسەباح لە دووس دێهاتەکانی کولی تەپە ئەمانە هەمووی لە بەردەم مەترسی تعریباتان ئەو خەتە بشکێ من دڵنیاتەکە معارب تابان قەرەهەنجیر لێ کاک مەلا حەسەن لەمە یەک پرسیار لێ بکەم ئالێرە بوو ڕەقسەکانیش پێ ینی تۆ باز دەیەکگرتوویەکی و ئەو ڕابطەیەکی لە نێوان ئەم جوتیارانەدا کەەوە ئەمانە کوردن و خەڵکی ئاساین و زەویزاریان هەیە لەوێ لەناو ئەمانی شاوەکو لایەنە سیاسەکانی دیکە ناکۆچی هەیە لایەنە سیاسەکانی کورد مەبەسمە لەسەر کەرکووک و ناوچەکان بۆیە ئەمانیش بە هەمان شێوە ینی ڕوبەڕووی ئەم تعریب و ئەم کارە شۆڤێنیان نابنەوە کاک هاوڕێگان خۆشبەختانە یعنی جوتیاری سنوورەکە لەبەرەوەی ئەرزی داگیرە کرێ ئەرزیش دایکە نیشتمانە
یعنی سە من خەڵکی ئەڵێ مەلا حەسەن باشە تو بۆ وازنم کۆرە دێ نایەری واللهی ئەمڕۆدا مەتەقی خەرمانێکە 50 ساڵی بەلەی سەم کۆتۆتەوە بیر وەک فیلمی سینەما و شریتی سینەمایی چۆن خەڵک یادگاری و یادەوەری و مێژوو دیرۆکت دەبیرەچێتەوە جا بۆیە یعنی بەڕاستی خۆڕسکانە و حرەکە هەیە خۆشبەختانە یەکگرتو ژەمووی لە ناو یەکگرتوشە زۆر جا مەسەل ئێمە مەسەل لە هەفتەغارەوە ڕۆیشتوین بۆ منتەقەی سەرگەڕان و ئەوە بەرنامەی مشتەرەکمان کردووە لەوێکە ئەوان هاتوون ئەو هاوئاهەنگیە هەیە لە بەیمانە بەڵام من داوام وایە بەڕاستی کوردی کەرکووک حیزبەکانی کەرکووک برا ئەمڕۆ پارتی نایە بەڵام خۆ حیزبەکانی تر هەمووی مەقەڕاتی لەوەیە ئیتفاقێکی مشتەرەک هەیە لێک تێگەیشتێکی باش هەیە من داوام وایە لژنەیەکی قانونی پێک بێرن لایحەیەکی قانونی پێک بێرن ئەم لژنە بەڕاستی بڕواش محکەمەی فیدراڵی بکوتێ بڕوا سەرۆکایەتی کۆمار یعنی بەڕاستی حامل دەستورە کاک بەرهەم من خۆم بە وەفدێکی مەڵبەندی 16 حەمرین ڕۆیشتم وتم کاک بەرهەم فەخامەتی ڕئیس ئەگەر قبولتە من ڕخنەیەکی هاوڕێیانت لێگرم وەرە ڕەوان شادمان جەلال دوو مانگجارێ ئاهات بارەگاکەی لەوێ پێش ئەوەی ئێمە ببینێت برا تورکمانەکانی ئەبینی اینجا عەرەبەکانی ئەبینی اینجا کوردی ئەبینی اینجا کەوادرەکانی یەکێتی ئەبینی ئێوتم وەرە کاکە بارەکەکەی مام جەلال ئاوەدان کەرەوە وەرە هاتنی جەونابن لەوێ لە ڕووی معنەوی وتە پشت و پەنا کاکەتر خەڵک ناتوانێت قەدرمان لێ بکە کەواتە ئێمە خۆمان کورد و هەموو لایەنە سیاسیەکان و بەرپرسانی باڵای کوردیش ینی تاوانبارین بەرامبەر بۆی کە ێستا ڕۆدا لەو ناوچانە بەڵێ هەر یەکە موقعی خۆمان بەرپرسیارین لە ڕووی مێژوویەوە لە دەستدانی خاک و کەرکووک جا بۆیە ینی من پێشنیازەکان ئەوەی لژنە قانونیەکە پێک بێنێ لایحەیەکی قانونی دروست بکە و هەروەها لە ڕووی ئیعلامیەوە کاکە جاران ئێمە لایەنێکی سیاسی پێکاتەیەک پێشمەرگە 35 کیلۆمەتر لە خواروی کەرکووک و دووس خورماتوو بوو شەوانە دو سێ شەهید و 5 زامارمان ئەبوو هەشت نۆی ئیعلامی کۆ کردەوە مؤتەمەرێکی سەحافیە بەست و 300-400 کەس دنیا لێمان کردووە چەرمەچۆلەکە ئەی باشە ئێمە ڕۆژانە چی دەوائیر هەیەوە تا وردە وردە لێمان وەرگنەوە وردە وردە دێهاتەکانمان داگیرەکەن وردە وردە ئارزەکانمان داگیرەکەن ئەی تاکەی باشە بۆ ئێمە مشارەکەی سیاسیمان هەیە کاکە فراسیۆنەکانمان ها لە بەغا ڕئیس جمهور کوردە لە بەغایە ئەی با ئێمە حیزبە سیاسیەکان بە جەبهەیەکی یەکگرتووە لەگەڵ خەڵکە بەڕاستی مؤتەمەری سەحافی بکەین بەڕاستی لژنە قانونیەکە دروستکەین ئیعلامی بە زەعیفە بینی لەو ناوچانەکە زەعیفە بەڵێ من خۆم داوام کردووە کاکە داوام لە ئیعلام ئیسێژە ڕووی دەمەم لە ئیعلامی کوردی یەکەم یعنی بێنەوە ئەوە کاکە وەرنەوە ئەوە ئەیان بین لەوێ مؤتەمەراتی سەحافی بێنە سەر ئەرزەکان ریپۆرتاج بکەن وڵای خۆ من ئەمە لێرەوە ینی وەکو دەستگای میدیایی کورسادە ئێمە ینی زۆرینەی کات ینی لەسەر زۆربەی بەرنامەکانمان و لە زۆربەی ریپۆرتاژ و راپۆرت و هەواڵەکانمان هەمیشە ئێمە کەرکووک و ناوچە دابڕێنراوەکانمان پشتگوێ نەخستووە یعنی ئەوەی کە گرنگ بووە ویستمانە قسەی لەسەر بکەین و زۆرترین میوانیشمان لەو بارەوە ینی بانگێش کردووە بەڕاستی دەوەجێی دەستخۆشیە دووەم ئێمە خەباتی شارستانی و مەدەنی پیادە ناکەین لە کەرکووکە بێدەن قڕقەبمان لێکرۆ نازانم یعنی من زۆر جا پێشنیازم کردوتم لە هەفتەغار و 200 کەستان بۆ تێرم سەرگەڕان کاک حەمەدەمینی گابەڵک خەباتە مەدەنیە چۆن ینی مەسەل کاکە 200 لای ئێمە 200 لە سەرگەڕان و تێرین 300 لە کەرکووکەوە 200 ترشمان لێگە 700,000 کەس کاکە ئەچینە بەردەم محافەزە داوای ئیجازەشیان لێ یەکەین لافیتەکان نووسین بەسە کاکە بۆ پێشێلکاری دەستوری عێراق بەسە بۆ داگیرکاری و زیندووکردنەوەی بیری شۆڤێنێت و عروبە بەسە خۆ سەدام زیندوو نەبووەتەوە حیزبی بەعس لەسەر کار نییە چه کەس بەدەمتانەوە نایەنە دەنگمانەوە کاکە لێرەوە لە دەستگای ئیعلامیەکەی بەڕێزی کورساتەوە ڕووی دەمەکەمە هەموو کورد کاکە بێنە دەنگمانەوە کاکە ئێمە بەرگریەکەین لێوە بە شەو خۆ هەڵکێشان نییە غەسپە لەسەر من خاکم داگیرە کردە وڵی هەڵبژاردن وڵی خوێنم کردە کاسەیەکە لە هەر بەترێکی ئەو ئەرزانە ئامادەم بێشێنم بێ فشە خۆ هەڵکێش کاک مەلا حەسەن ینی وڵی ئێمە ینی جەنابەت کەسێکی دیاری و زانین کە لە ڕابردوو لە ئەنجومەنی پێشووی پارێزگای سەلاحەدین ینی هەڵوێستەکانتان ینی دیارەوە بینیومانە ئەزانین کە چیتان کردووە ئەگەر کەسانی دڵسۆزی وەکو ئێوە هەبێ لەو ناوچەیە دڵنیان کە ئەتوانن ینی هەر تۆسقاڵێ پارێزگاری بکەن لەو شوێنی کە هەیە بەڵام منەوە بەسەکەم ئەوەیە ئێستا ئێمە وەکو عێراق بەگشتی نزیکە بینەوە لە هەڵبژاردن لە مانگی دەیە ینی ئێمە گەر بەم شێوازە لە کەرکووک و ناوچە کێشە لە سەرەکان بچینە هەڵبژاردنەوە ڕاستە هەندێک هاوپەیمانی کراوە لە نێوان لایەنە سیاسیەکانی کورد بەڵام ئەمە فریا ئەکەوێت ئەمە دەرەقە دێت بەم تعریب و بەم هەڵوێستە شۆڤێنیانی کە هەیە لە ئێستاە لە بەردەم بانگەشەی هەڵبژاردننی مانگێکی تر دەست پێکە
ئەم عەرەبە شۆڤیانیانە بەڕاستی بۆ کۆکردنەوەی دەنگی شیعانی بەشێکی ئەچێتە ئەو چوارچەوەوە خۆی مەترسیەکە ئەوەیە مەسەل ئێمە بێدەنگ بین تورکمان خۆی کردێتە کەڕەی شەربەت ئەوانش بەو شێوە بەرنامە ڕێژیە کاری بۆ ئەکەن لەسەر بەرژەوەندی باڵای عروبە و شۆڤێنێت و ئێمەش خەمساردانە لە ڕووە قانونیەکەوە لە ڕووە دیبلۆماسیەکەەوە لە ڕووە ئیعلامیەکەەوە لە ڕۆژ خەباتە مەدەنی و شارستانێتێکەوە ئەوها خەمساربین وەڵی کاتێکە زانین کەرکک هەم لیوای کەرکک ئەکسەرەتی کورد لە دەسەدەین هەم مرکزی کەرکک تورکمان ئەکسەرێت لە دەسەدا لە دەستی داوە بەڵام دەستمان لە بنی هەمانەکە ئارێ وەڵا دەست خۆش کاک مەلا حەسەن دێمە خزمەتجان کاک حەسەن عەلی ینی بۆ نمونە ئێستا ئەم کێشەیە ینی کێشەیەکی ڕاستە عێراقیە و هەرێمیە کە هەرێمی کوردستانە بەڵام ئەزانین کە ئەم کێشەیە بۆعدێکی هەرێمایەتی زۆر توندیشی هەیە و لەگەڵیشی بۆعدێکی نێودەوڵەتی ئێمە لە ڕووە هەرێمایەتیەکەوە چۆن ئەتوانین بەڕاستی ینی دەوروبەرمان قەنەعەت پێ بکەین بۆی کە ئەم قەزەیەکی عێراقی سرفە و لە نێویشیاندا قەزەیەکی یاساییە ئێمە توانیمانە ئەمە بکەین وەکو کورد ئەگەر نەمانتوانیوە بۆ هۆکارەکان ڕێگرەکان چین و ئەگەر هەنگاوی بۆ بنین چۆنە بێت لە ڕووی یاسایەکەوە بەدڵنیایەوە نەمانتوانیوە هیچ شتێک بکەین لە ڕووی هەرێمایەتیەوە چونکە ئێمە نزیکایەتیمان لەگەڵ تورکیا هەیە تورکیاش ئێمە هێور کردوێتەوە وردە وردە خۆی نزیکە کاتەوە لەو ئامانجەی کە هەیەی ئەوێ منتیقا ئەوانەی کە لە کۆنا بەدەستیەوە بۆ کاتی زەمانی عوسمانی ویلایەتی شارە زوور دووبارە بەدەست بێنێتەوە بۆ ئاراستەیە کاری کردو بەڵام ئێمە یان خۆمان لێ بە خەبەر کردو یا خۆت کاراسانی بۆکەین هەندێک جار ئەمە مەترسیەکی گەورەیە و ئەم بابەتە بابەتێکی ناوخۆییە پێویستە هێز و لایەنە سیاسە کوردیەکان بە کۆدەنگی کار لەسەر ئەم بابەتە بکەن و نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان و نوێنەری تێکڕای لایەنە سیاسیەکان کار لەسەر ئەم بابەتە بکەن لە ڕێی بەغداوە چونکە قوڵایی استراتیژی کوردستان و کەرکووکیش هەر بەغدایە و ئێمە لە ڕابردووە بەداخەوە هەندێک جار بەغداوەکو دوژمن یاخود وەکو وڵاتێکی تر هێماکرا ئەوەندەی کە شیعارات و دژایەتی لەگەڵ بەغدا کرا نیو ئەوە دانووساندن کرا بۆ جێبەجێکردنی ئەو مادە دەستوری و یاسایانەی کە پێویستە بۆ ئێستای ئێمەی کورد و بۆ ناوچە جێناکۆکەکان زۆر باشتر بوو و ئەنجامی باشتری شێ بوو و لە سەرەتادا حکوومەتی عێراقی بارودۆخێکی ناهەمواری هەبوو و لە ڕووی هێزەوە لاواز بوو و لە ڕووی هەرێمایەتیەوە دەستێوەردانی زۆر هەبوو هەموو ئەمانە یارمەتی دەرەبوون بۆ کورد کە بە یەکگرتووی بچێتە پێشە پێدوانی ئەو کاتانە ینی کورد کردی بۆتوانی بەدەرلەوەی ئەو ناوچانش بەدەستیەوە بێ و بەرپرسانی باڵای کوردیش لەوێ ینی بەرپرس بوون و ناوچەکانیان نەبر بەڕێوە بەڵام ینی خۆ لە کونفەیەکوونێکە هەموویمان لە دەستنەیە کێشەی کوردەوەی زۆربەی جار لەگەڵ ئەمری واقعە تەعاملەکەەوە پشتە کاتە بابەتە یاساییەکان لەگەڵ ئەوەشدا لە شوێنێکە غەدری لێکرێ و ینی خۆی پێعی بە هەڵایەکی ئەلامی بنێتەوە تەنانەت باسی ئەو غەدرەکە لی کراوە بە پێچەوانەوە تورکمان هەمیشە مافەکانی بەدەستێنێ لەسەر بەسیترین شت سەنگەرەگرێ و هەڵای ئەلامی دروستەکە و ئەمە وەکو ساترێک وایە پێشەگرێ نایڵێ شتی گەورەتر لە دەست بڕوا بەڵام کورد هەرش لە دەستەدا و ناوێ باسی بکە بۆی کە نەڵێن کورد غەدری لێکراوە بەداخەوە ئەمڕۆ دنیاکە بە شێوازێکە کە لە ماوەیەکی کورتە ئیعلام هەموو دنیاتەنێ بینیمان لەسەر زۆر بابەتی بێ بنەما و بێ بابەتێک کە ئارزشی نییە حملەیەکی ئیعلامی دروست کراوە و دەیان ڕۆژ خەڵکیان پێوە سەرقاڵ کردەوە بەڵام لە کاتێکدا ئێمە خاوەنی قەزەیەکی گەورەین کە قەزەی خاکە لە کەرکووک وە قەزەی ناوچە جێناکۆکەکانە و قەزەیەکی لە 150 کوردستانە ئیعلام گرنگیە و توی پێ پێدوان نییە ینی بە ئامانج لە نێو خۆی خۆمانە ینی ئەیانەوێ بەو شێوازە کار بکەن بەرامبەر بەو قەزیە گەورەیە کە جەنابەدا مەژی پێدی بەڵێ بچوو کراوەتەوە بابەتەکە بچوو کراوەتەوە لە سەرەتای ئەمە بینیمان کار لەسەرەوەکرا خەڵکی کەرکووک ڕاونێن کەرکووک چۆڵ بکەن بۆی وای لێ بکەن بە ئاسانی ینی تعریبی تا بکرێت و ینی بەداخەوە زۆر لایەنی کوردی و ڕاگەاندنی کوردیش خەڵکیان تووشی سەر لێشەوان کرد و خەڵکێکی زۆر لەم شارە چووە دەرەوە دواتر بۆی دەرکەوت کەوانیە دووبارە گەڕایەوە سەر خاک و ئاوی خۆی و بەجێ نەهێشت
و بەداخەوە ینی ئەو حملەیە کە لەسەر کەرکووک هەیە بۆ پشگیری کەرکووک نییە. ئێمە وەکو خەڵکی کەرکووک هەمیشە قوربانیمان داوە تحملی سەرما و گەرما و نەبوونی خزمەتگوزاری و داعش و تعریب و ململانەی نێوان لایەنە سیاسیەکان و کۆمەڵێک زۆر لەمە زیاتر کراوە لە ئێستاە پێویستە هەموو لایەنە سیاسیەکان بەدڵنیایەوە ئەگەر خاچی کەرکووک و خەڵکی کەرکووک لە دەست بچێت لایەنە سیاسیەکان هیچ جوودێکیان نامێنێەوە و لە بەغداش ئەرزشیان نامێنێەوە لەسەر ئەو قورسایی کە هیان لە دەرەوەش نامێنێت چونکە کەرکووک بەڕاستی هاوسەنگی هێز دروستەکان لە بینی هەموو ئەو ترازوانەی کە پێوانەی پێەکرێت چونکە کەرکووک ئەگەر لەسەر کوردستان بێ و یاخود لە ژێر دەسەڵاتی کوردیا بێ حسابێکی تر بۆ هێزە سیاسەکانەکەی و حسابێکی تر بۆ حەسەن ینی بەم شێوازە لە ژێر پرسیاریکە لە بەڕێز حسابێکی ئەوتۆ بۆ کوردستان ناکرێت. بۆ نمونە هەندێک لایەنی سیاسی لە هەرێمی کوردستان ینی مامەڵێکی دووفاقیەکەن لەگەڵ ناوچەکانی کێشە لەسەر بە دیاریکراوی هەندێک ناوچە ینی هەم لە ڕووی سیاسیەوە هەم لە ڕووی پشتیوانیەوە زۆر بایەخی پێدرێ بەڵامەوە تا هەندێک ناوچەی دیکەوەکو کەرکووک و ینی خواروی کەرکووک دەبینی بایەخی پێنادرێ پێدوانی ئەمەش ینی زەرێکی دیکەی گەورەیە هەم لە ڕووی یاسایەکەوە هەم لە ڕووە نەتەوەیەکەوە بۆ ئەو ناوچانە. کاگاڕێمەوەکو کورد یاخود لایەنێکی سیاسی کوردی تەواو مقەسرە بەرامبەر بە کەرکووک. ئێمە گەر سیر بکەین کابینەی نۆیەم لەسەرەوە ساسە پێکات کە ئەبوو پارێزگارێکی کورد بۆم شارە دابنرێ لە بەرامبەردا بەداخەوە پشتکرایە ئەو هەڵوێستا و پارێزگارێکی کورددانراوە نیانێش ئەنجومەنی پارێزگای کەرکووک کۆ ببێتەوە و بە فترەیەکی زۆر دوای ئەوە چوون لە مووسڵ پارێزگارێکیان بۆ عەرەبدانە و ڕێکەوتن کرا بۆ دابشکردنی پۆستەکان و بۆ بەرژەوەندی خۆیان چوون لە مووسڵ دوای ئەوەی کە ئەنجومەنی پارێزگاکان تەجمیدش کراوە بەڵام هێشتا قەراری نهایی لەسەر نەدرابوو توانیان پارێزگارێک بگۆڕن و ئەنجومەنەکە کۆبووە سەرۆکی ئەنجومەنەکە لە حیزبی پارتی دیموکراتی کوردستان بوو دەنگی پێدان و ئەندامەکانیان کۆ کردەوە لەوێ دەنگدانەکەیان کرد و پارێزگارەکەشاندانا بەداخەوە لە کەرکووک هەوڵێکی زۆر درا و ڕێکەوتنێکی زۆر کرا و کاندید دەستنیشان کرا و لەگەڵەوەیە هەموو هەنگاوەکان چوونە پێشەوە بۆ دانانی پارێزگارێکی کورد کە ئەستحقاقی خۆمانە زۆرینەی ئەم شارەی لە ڕووی کورسی ئەنجومەنی پارێزگاوە بێ و لە ڕووی ئەمری واقعەوەکو زۆرینەی کەرکووک هەر کووردە ینی هەموو ئەمانە لە ڕووی هەڵبژاردنە پەرلەمانیەکانی پێشوو هەموو ئەمە پێمانەڵێ کە کورد استحقاقی خۆیەتی پارێزگارەکەی خۆی بێ بەڵام بەداخەوە نەهاتنە پێشەوە و دەستگیرۆی ئەویان نەکرد کە پارێزگارێکی کورد دابنرێ لەبەر ئەوەی کە پارێزگارەکە هی خۆیان نەبوو و دواتریان زانی بوونی پارێزگارێکی کورد لەم شارەیە پێگەی مانەوەی کورد بەهێزەکە و لەوانەیە پێگەی حزبێکی سیاسی بەهێزتر بکە کە ئەمە لە بەرژەوەندیەوەیان نییە و لە ڕابردوایە مەگەر باز لە کۆمەڵی خاڵ بکەین ڕەنگە کەمتەرخەمی زۆر هەبێ بۆ گەڕانەوەی یاخود جێبەجێکردنی مادەی 140 هۆکارەکەشەوە بۆ کە ئەگەر کەرکووک بگەڕێتەوە سەر کوردستان تەرازوی هێز گۆڕانکاری گەورەی بەسەرادێ و ڕەنگە هێزێک لە هێز یەکەمەوە بێتە هێزی دووەم و سێم و هێزێکی تر لە هێزی دووەمە بێ بە هێزی یەکەم ئەمە ژوای کردووە کە ئەم خاڵانە بە هەند وەرنەگیراوە و ئەمەش لە زەرر و زیانی خەڵکی کەرکووک و ناوچە دابڕاوەکان شکاوەتەوە و پێویستە لە ئێستا بەدواوە هەموو ئەم بیرکردنەوە تەسکە حزبی ڕابگیرێ و کار بۆ بەرژەوەندی باڵای نەتەوە و خاچی ئەم ناوچانە بکرێ کە خەڵکێکی زۆر بوونەتە قوربانی لە ڕابردووە و ئێستاژدا ژیانێکی قورس بەڕێیەکەن لەسەر بربەرەکانی بۆمانەوە لەسەر خاچی خۆیان ڕۆژانە ڕوبڕی مەترسی و دڵە ڕاوچەیە بنەوە سەر ڕایبوونی مەترسیەکی زۆری داعش و گروپی تونڕەوی تریش دەستخۆش دێم و خزمەتێ بۆ دواپەیامە سوپاس دەکەم کاک مەلا حەسەنیانی ئەمێ پرسیاریشکەوە بکەمە زانام هەنێ تێبینیش نووسی لە سەقسەکانی کاک حەسەن توانین دوای پرسیارەکەی من بیکەی بۆ نمونە وەفدەکانی هەرێمی کوردستان کە دەچنە بەغدا یاخود دانوستانی کورد لەگەڵ بەغدا هەمیشە لەسەر کۆمەڵی خاڵ بووە ڕاستە یعنی یەکێ لە مەلەفەکانی مادی 140 و ناوچە کێشە لە سەرەکان بوو بەڵام هێندە پڕبایەغ نەبووە بە قەدەرەوەی کە بایەغ دراوە بە بودجە و موچە و هەندێک شایستەی دارایی بچوو کە قەزەی کوردیان لەوەدا بچوو کردوتەوە ئەم مامەڵێ دروست بووە یاخود نەخێر ئەمە بەغدا هۆکار بوو بۆی کە کورد بەوە مەشغوڵ بەداخەوە کاکە هاوڕێ بەسەر من زۆر جار لە کەناڵەکانە باسم کردوتمە چەندین جاربینی ومانە ڕاستە بودجە و موچە ینی ژیاریە پەیوەندی بە ژیانی ئینسانەوە هەیە شتێکی حیاتیە بەڵام
ینی فراکسیۆنە کوردیەکان لە پەرلەمانی عێراقا هۆڵی پەرلەمانیان جێهێشتووە لەسەر بوجە و موجە، بەڵام جارێک لە جارەکان دەرنەچوونەوە بەجێ بێڵن لەسەر جێبەجێکردنی مادەی 140. مادەی 140 نەیارەکانی یانود مادەیەکی مردووە، بەڵام دوایی محکمەی اتحادی زیندوێتی و ئەکتیڤی مادەکەی سەلمان بەردەوامە تاوەکو ئێستا. بەڵام ئێمە خۆمان ینی بەڕاستی ئێمە خەریکە فێرە بوون وەکو فەڵەستینیەکان هەر قسە ئەکەین، بێن ئێمە پێشنیاز بکەین کاکە ئێمە حلول دابنین لەگەڵ کاک حەسەن پیاوێکی یاسایی ئەوانە چی بکەین. ئێمە خەڵکی کەرکووک لەگەڵ حیزبەکانە چی بکەین بۆ ئەوەی کەرکووک لە دەست نەدەین. کەرکووک خەریکە لە دەست ئەچێمە لە ڕەشببینیەوە سەرچاوە ناگرێ، بەڵکو بۆ ئەوەیە هەنگاوی جدی بنین خاڵ بخینە سەر وشە. مەسەن ئێمە ئیسە سێ لێژنەمان هەیە، لێژنەیەکی پەرلەمانیمان هەیە لە پەرلەمانی کوردستان بۆ ناوچە جێناکۆکەکان کە جوان ڕۆژنووری شاوەی سەرپەرشتیەکە. ئەمە لێژنەیەکی پەرلەمانە لەوانەیە سەیرت بێ بڵێ شتێکی وا هەیە. ئەمە هەیە، ئەمە یەک. دوو وەزارەتێک هەیە بۆ ئیشوکاری دەرەوەی هەرێم لەگەڵ بەغایە کا خالیشوانی سەرپەرشتیەکە. دەستەیەکی جێی ناکۆکەیە وەختی خۆی کاک نەسرەدین سەرپەرشتیە بەرێکێتی کەوتووە هێشتا ئێستا چۆڵە لەبەرەوەی لایەنێکی دیاریکرا و ڕازی نییە بەکاندی دەکا کە هی لایەنێکی ترا. جا بۆیە ینی ئێمە بێن زەخت لەم حکومەتەی خۆمان بکەین. ئەم حکومەتە یعنی من بە عمقی نەتەوەیی خۆمی ئەزانم، بە قوڵایی نەتەوەیی ئەزانم. من لە ناوچە جێناکۆکان ئەم حکومەتە نەگاتە فریام، نەگاتە فریای دڵ و قودسی کوردستان ئەو مزایدەی کە ئەکرا ئەیکەی تێنە فریامان. ئەو وەختەی کوردی تیانە ماوزەوەکانمان لە دەستدا و هەموو پۆستەکانمان لێداگیرکە ئەو جاکە وەکو تارق عەزیز کە بە ڕەواشاد مام جەلالی وتبوتی بەس ئەوە نەبۆتان هەیە چۆن ئێمەیسە بۆ ئەندەلوس ئەگرین، ئەوەنە حەقی گریانتان هەیە بۆ کەرکووک بگرێن. یعنی ئەو وەختە گریانەکەی تارق عەزیزمان بێتە نسیب. جا بۆیە بەڕاستی حەقا هەر مەسئولێکی کورد وجدانی بکاتە حەکەم، وجدانی ڕای بچڕاکێنێ لە دەستدانی کەرکووک، لە دەستدانی شەرەف و ناموسمانە. لە دواپەیام تا ئەگەر بە یەک دقە دواپەیامت بگەێنی چی ئەڵێیت و چی داواکەی و حلولەکان چی ئەگەر بە کورتی پێیام لژنەیەکی باڵای هاوبەش هەیە لە بەغادا ئەنشن پێکاتەکان نوێنەری پێکاتەکانی تایە لەگەڵ وێنامیادا ئەنشن هەنێک ئیتفاقاتیان کردووە. یعنی بەڕاستی پێم خۆشە لە سنووری کەرکووک لە دەشتی ساڵەوی و پردێوە هەتاوەکو پایینی خورماتوو، چونکە خورماتوش پێش 76 قەزایەک بۆ لە قەزاکانی خورماتوو لە کەرکووک داواکارین هەموو حیزبە کوردستانیەکان خۆشبەختانەی سەب بۆ هەڵبژاردن جگە لەلایەنێک هەمووی هاودەنگ و تەفاهم و هاوپەیمانین. وەرن جەبهەیەک دروستکەن پاڵپشتیمان لێ بکەن بۆەوەی عەرەب نەیەتە سەر زەوەکانمان زەوەکانمان داگیر نەکا. ئەو لژنا سێ فەرعی پێوە بێ کاکە، لژنەیەکی قانونی بڕاتە بەغا، بڕاتە محکمەی اتحادی مادەی دەستور، بڕاتە لای فەخامەتی ڕئیس جمهور، ڕای چەڵەکێنێ کە تو حامی دەستوریەوە تا دەستور لە کەرکووکە پێشێ دەکرێ مادەی 140. لە ڕووی ئەعلامیەوە بەڕاستی حیزبە کوردستانیەکان حملێ مؤتەمەرێکی سەحەفی لە کەرکووکە بکەن، هەموو پێشێلکارەکانی ئەم حکوومەتەی ئێستای بە زۆر سەپێنراوە بخەنە بەر چاوی بڵێن کاکە بەسەتر قبول ناکەین. گرنگە دەست خۆش کاک مەلا حەسەنجان سپاس دەکەم. بەڵێ کاک حەسەن عەلی دوای سەرنج و پەیامی بەڕێزە مانەوەی جۆمان لێبێ سپاس دەکەم. فەرموو. لە ڕاستیە دوپەیامی منەوەیە ئێمە لە ماوەکانی ڕابردوو زۆر گفتوگۆمان کرد و زۆر هەوڵدراوە لە بینی لایەنە سیاسیەکان لە بینی حیزبەکانی کوردی لەگەڵ بەغدا نەگەیشتونەتە ئەنجام بۆ چارەسەرکردنیان کێشەیە و ئێستا هێزی چەکداریشمان نییە بۆی کە بتوانین بە زەوری هێز ئەم بارودۆخانە ئاساییکەینەوە. گرنگتریشتەوەی ڕێکاری مەدەنی پەیڕۆ بکەین. خۆ ئەم هێزە سیاسیانە ئەگەر حساب بکەین ئێمە خاوەنی چەند سەد هەزار دەنگێکین، خۆ ئەتوانن لایەنی کەم 100,000 دەنگ بێنە سەر شەقام وەکو ساڵی 2008 و چۆن لە بەغدا توانیان کابینەکەی عادل عەبدولمادی بڕوخێنن لە زیقار پارێزگار لابەرن لە شوێنەکانی تر گۆڕانکاری گەورە بکەن. بۆ ئێمە نەتوانین ئەم پارێزگارە کە ژیانی لە خەڵکی کورد تاڵ کردووە و هەموو ئەو هێزانەی تر کە بوونەتە کێشە و مشکلە بۆ ئێمە 3 ڕۆژ 4 ڕۆژ مانگرتنیەک اعتیسامێک نەکەین، هەمومان ڕۆژانە لە مەینەتیا بین بۆ 2 ڕۆژ لە مەینەتیا نەبین بینە سەر شەقام و چواردەوری پارێزگاردا بخەین و 100,000 کەس بینە سەر شەقام و ناچاری پارێزگار بین کە دەزەکار کێشێتەوە هەموو ئەوانی کەەوە کۆیش بیرەکەنەوە ئیقالیان بکەین و ئیسقالیان پێ بکەین و دووریان بخێنەوە و ڕوبەڕووی دادگایان بکەینەوە.
تۆمەت و کەیسی گەندەڵیان لەسرە لەبەرەوەی کە خاوەنی دەسەڵات و خاوەنی پارەن بەژێر بەژێر لەگەڵ هێز و لایەنە سیاسیەکان دایە پۆشن. پێویستە ئێمە ئیتر ئەم بێدەنگیە بشکێنین و هێزە سیاسیەکانی ئێمە ئەم بێدەنگیە بشکێنن و ئەم غەدرە قبول نەکەن. ڕۆژانە خەڵک ڕوبەڕووی ئیهانا بێتەوە، ڕوبەڕووی داگیرکاری بێتەوە، ڕوبەڕووی تعریبە بێتەوە. پێویستە بڵین ستۆپ و هەموو خەڵک بێنە سەر شەقام بە دڵنیای و خەڵک ڕستگیری لە خۆپشاندان و ڕاپەڕی نەکاتژی هەموو ئەو گەندەڵکارانە و هەموو ئەو تعریبچیانەی کە ئەیانەوێ ئێمە لەسەر ئەم خاکی خۆمان دەرکرد. کاک حەسەن عەلی یاساناس کە لە سۆدۆکارمان لە شاری کەرکووک میوانمان سوپاس دەکەم. سوپاس بۆ کاک مەلا حەسەن گەرمیانی نوێنەری کورد لە ئەنجومەنی پێشووی پارێزگا سەلاحەدین کە لە سۆدۆ لەگەڵمان سوپاس دەکەم کاک مەلا. بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقێ شەی پانۆراماتان پێشکەش کرا. خواتان لەگەڵ.